ئەرکی شاندەکەی چاودێری دارایی بەغدا لە هەرێم چی دەبێت؟ چەند ڕۆژیان لە بەردەما ئایا هێزانیەکان پێش دەژن موچەی مانگی پێنجی وەردەگرن؟ لە دوێنێ شاندێکی دیوانی چاودێری دارایی عێراق گەیشتونە تەولێر. ئەرکی شاندەکە لە کۆڵینەوەیە لە داهاتی نانەوتی 3 مانگی ڕابردووی هەرێم. هەروەها وردبینیکردنە لە لیستی موچەی هێزاننی و سەربازیەکان. بەپێی زانیاریەکان و کاتێ بۆ شاندەکە دانراوە لە هەولێر بن بۆ وردبینی 2 هەفتەیە و تەنها بۆ پشووی جەژن دەگەڕێنەوە. دوای جەژن جارێکی تر دێنەوە هەولێر بۆ تەواوکردنی کارەکانیان. وردبینی لە لیستی ناوی پێشمەرگە و هێزانیەکان لە کاتێکدایە بۆ یەکەم جارە حیزبەکانی دەسەڵات ڕازی بوون لیستی ناوی پێشمەرگەی یەکەی هەفتەوەشتا و بەشێکی دیکە لە هێزەکان بخەنە بەردەستی بەغدا. ئەویش دوای ئەوەی تەیف سامی وەزیری دارایی عێراق ڕەتی کردەوە ڕازی بن تەنها بە کۆد موچە بنێرن. بەپێی زانیاریەکان لێژنەکە ڕاست پێدراوە بە خێرایی وردبینیەکە تەواو بکەن بۆ ئەوەی پێش دەژن هێزاننی و سەربازەکان موچەی مانگی 5 وەربگرن. بەڵام بە گوێرەی بە دواداچوونەکان ئەگەرێکی لاوازە پێش دەژن موچەی مانگی 5 دابەش بکرێت. بەهۆی ئەوەی کارەکانی وردبینی کاتی زیاتری دەوێت و دابەشکردنی دەکەوێتە دوای جەژن. ئەویش لە حاڵێکدا لیژنەکە تێبینێکی ئەوتۆیان لەسەر لیستەکە نەبێت کە بێتە هۆی دواکەوتنی کارەکان. بەهۆی ئەوەی پێشتر وەزارەتی پێشمەرگەش ئاگای لە لیستی موچەیەکەکانی هەفتەوەشتا نەبوو و گومانیەبوونی ژمارەیەکی زۆری بندیوار دەکرێت.